بەڕێزان بۆ زانیاری زیاتر لەسەر ڕووداوی کوشتنی هاوڵاتیان لە ناوچەی باڵەکایەتی پامنەرمان ئازاد عومەرەوەی لەگەڵمانە. کاگازات سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. تەواوی بینەرانی بەڕێز بێتن. دوای تێپەڕبوونی ڕۆژێک بەسەر ڕووداوەکەی گوندەژۆری ناوچەی باڵەکایەتی کەیسەکە بەکوێ گەیشتووە؟ بەڵێ دیارە دوای ئەوەی ڕووداوە نەخوازراوەی ئێوارەی دوێنێ لە ناوچەی گوندەژۆری دەبەری باڵەکایەتی ڕوویداتیایدا 4 هاوڵاتی بوون قوربانی و 2 گیانیان لەدەستدا و 2 بریندار بوون. دیارە دوای ئەو ڕووداوە 13 سەرداری حزبەکانی ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران لەلایەن هاوڵاتیانی گوندەژۆر بەدیلدان. بەڵام دیارە ئەو سەردارانە تاوانباری سەرەکی نەبوون کەوا ڕووداوەکەیان کردووە. بەڵام دوای ئەوە 2 تاوانباری سەرەکی لە ئێستادا ڕادەستی ئاسایشی سۆمان کراون. ئەوانەی تریش لەلایەن هاوڵاتیانی گوندەژۆرەوە ڕادەستی بڵین ئازاد کران. ئەمەوێتن بەشێک لە ڕووداوەکە بجێمە ئۆتۆنێتی ڕووداوەکە دوای ئەوەی بەشێک لە سەردارەکانی حزبی دموکراتیک حزبی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستانی ئێران کەوا ویستویانە لەو ناوچەیە بارەگەیان دروستکەن وەداری ئەو هاوڵاتیانیان بڕیوە. دیارە ئەو هاوڵاتیانە ناڕاستی بوونە لەوەی کەوادار و درەختی ئەوان لەو شوێنانە ببڕن پێیان ڕاگەیاندون کەوادارەکانیان نەبڕن. بەڵام دوای ئەوەیە ئەبێ بە دەمەقاڵەیان دەستڕێژی بوو لە لەو هاوڵاتیانە ئەکەن. دوای ئەوەی ئەچنە ناو ئۆتۆمبیلەکان وەک لە وێنەکاندا دیار بوو ئاسەواری گولا بە ئۆتۆمبیلەکانیان وە دیار بووە. دەم و دەست لەو ناوچەیە 2 لەو هاوڵاتیانە گیان لەدەست دەدەن و دوانی تریش بە برینداری خۆیان ئەگەینەوە گوند و دواتر ڕەوانەی نەخۆشخانە ئەکرێن. دیارە ئەمڕۆ سەرمی ئەو 2 هاوڵاتیە لە زێدی خۆیان بە خاک سێردان و هاوڵاتیانی ناوچەی باڵەکایەتی سوودن لەسەر ئەوەی کەوا ئەو تاوانبارانە بە سزای خۆیان بگەێنرێن و داوای ئەوەکەن کەوا ئەو سەگدارانی پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران لەو ناوچە شوێسانیانە نەمێنن، چونکە بەردەوام گرفت بۆ هاوڵاتیانی ئەو ناوچانە دروست دەکەن. زۆر باشە. دیارە دوا بە دوای ڕووداوەکە سەگدارەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران ناوچەکەیان زێشت و لە ئێستادا لە سنووری ئەو گوندانە نەماون. زۆر باشە کاگازات. ویستم پرسیاری ئەوە بکەم کە بەر لەوەی ئەو شوێنانە چۆڵ بکەن کاتێکە هاوڵاتیانی گوندەکانی سنووری ناوچەی باڵەکایەتی گەمارۆی بنکە و بارەگەکانی حزبەکانی زەحمەتکێشانی ئێران دەدەن. دوا بە دوای دەستگیرکردنی 15 کەسیش لەلایەن خەڵکی ئەو گوندانەوە ئەو حیزبە هیچ کاردانەوەیەکی دیکەی نەبوو و لە ئێستادا ناوچەکە گرژی و ناسەخامگیری تێدا ماوە یاخود بە شێوەیەک لە شێوەکان ئارام بۆتەوە. بەڵێ دوای بە دوای ئەوەی کەوا ڕووداوەکە ڕوویدا دیارە هاوڵاتیانی ناوچەی باڵەکایەتی وە کاردانەوەی لە بەرامبەر کوردستان ڕۆڵەکانیان ڕویان لەو ناوچانە کردوە. تەواوی بارەگاکانی هەریەکە لە حزبی کۆمەڵەی شۆڕگەرانی زەحمەتکێشی کوردستانی ئێرانیان سوتاند و بارەگاکانی حزبی دموکراتی کوردستانی ئێرانیشیان لەو ناوچەیە سوتان. بەڵام دوای بە دوای ئەوە لە ئێستادا تا ڕادەیەک بارودۆخی ناوچەکە ئارام بۆتەوە و حزبەکانی ئۆپۆزیسیۆن هیچ پەرچەکردانێکیان لەو ناوچەیە نەنواندووە. بەڵام دیارە هاوڵاتیانی دەبەری باڵەکایەتی زیاتر لەوە نیگەرانن کەوا ئەو پارتانە ئاماژەیان بەوەدا بووکەوە ئەو هاوڵاتیانە سەگدار بوون لە کاتێکدا وەک هاوڵاتیانی ئەو ناوچانە ئاماژە بەوەدەن ئەو سەواربرایە هیچ سەگێکیان پێ نەبووە بێسەگ بوونە و ئەو پارتانە بەسەگ دەستڕێژی گولیان لەو هاوڵاتیانە کردووە. بەڵێ ئازاد عومەرەوەی پەیامنێری پەیام زۆر سپاس کە ڕاستەخۆ لەگەڵمان بووی.